باز لە بابەتێکی گرنگەکەین کە ئێستا پەیوەستە لە سیستەمی خوێندن و لە خوێندنگاکانە کە وانەی هونەرە بە تایبەتی ئەم وانەیە زۆر ئەبێ گرنگی پێ بدرێت و بەشێکی سەرەکیە لە خوێندنگاکانە بەڵام زۆر جارە وانەیە لە کۆمەڵی خوێندنگا یاخو زۆر جارە وانەی گرنگی پێ نادرێت ئەو منداڵە زۆر جار ناتوانێت بە شێوەیەکی باش خۆی لەم وانەیە ببینێتەوە دڵخۆش بێ کە دوجار لە قۆناغەکانی ترا چەندین شوێنی جیاوازمانەیە کە منداڵە توانێت چۆن ئەتوانێت بچێتە کۆلێژێکی پزیشکی توانێت بچێتە کۆلێژێکی هوەری حەزەک خولیاکانی خۆی لە خۆیان لەو وانەیە ببینێتەوە. لە هەمان کاتیشا ئەوەی کە گرنگە تا چەند سەرپەرشتیار و مامۆستا و دانانەت پەروەردە گرنگی بەم بابەتەیەوە. ئێمەش پێمان خۆش بۆکو پرۆگرامەکەمان بزانین ئەم ساڵ لە دەستپێکی خوێندنەوە و بارودۆخەکە ئاسایی بۆ تۆ ئایا وانەی هونەر تا چەند گرنگی پێدراوە لە خوێندنگاکانە. گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەکر عومەر بەرپرسی یەکەمی چالاکی هونەری خوێندنگاکانی ڕۆژئاوای کە ئێستا لە ستۆدیۆ لای من میانە. زۆر بەخێر بێ مامۆستا بەیانیتان باش سپاس باشن. با سەرەتا بەر لێ بچینە لای وانەی هونەر ڕەوشی سیست خوێندن ئەمساڵ بە باشی ئەڕوات و وانەکان بە باشی جێبەجێکرێ بە گشتی و دوێش دەژێن سەر وانەی هونەر. من سپاسدانەکەم پێشەکی زۆر ڕێگەم پێبەن سپاسی ئەو دوو هونەرمەندە گەنجە جوانە بکەم کاکە ژەنیار و کاکەوەلید کە دوو گوڵی جوانن کاکەوەلید لە چالاکی قوتابخانەکان بەڕاستی نمونەی گەنجێکی جوان و هونەرمەند کاکە ژەنیار خێزانێکی هونەری من دەستخۆشیان لە یەکەم کە بەرنامەکەتان ئاوا بۆ ئەڕازێنەوە و جارێکە سپاسیانەکەم. بێگومان سپاسی ئێوەژەکەم بێگومان ئەم ساڵ ئیشەڵا بەتەماین لە چەند ڕۆژی ئایندەدا ئاگادار بکرینەوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە دەستکەینەوە بە تەواوی کار و چالاکیەکان چونکە ئیتر بەڕاستی ئەتوانین بڵین ئێمە با کۆڵ بە کۆرۆنا بین ئیتر بتوانین کە چەند ساڵێکە بەرۆکی ناوەندەکانی خوێندنی گرتووە و نایڵێ کار و چالاکیەکان بۆ مناڵان هەر لە باخچەکانی مناڵانەوە تا قۆناغی ئامادەیی نەتوانین هیچ کار و چالاکیە بکەین. خوازارین ئەم ساڵ بتوانین دەستکەوە بە کار و چالاکیەکانمان ئینشەڵا لە چەند ڕۆژی ئایندەوە دەست پێ بکەین بە پلان و بەرنامەدانان بووی. باش مامۆستا بەکر وانەی هونەر بە بەراورد لە چاو ساڵانی ڕابردووە لە ئێستا تا چ ڕادێک گرنگی پێ ئەدرێت لە خوێندنگەکانە چونکە ڕەنگە هەرێکێک لە ئێمە لە لای خۆمانە گفتوگۆمان لەسەر ئەم بابەتە کردبێ بەداخەوە زۆر نابینین کە گرنگێکی تەواو بۆ بابەتە درابێت لە خوێندنگەکانە. ڕەنگە زۆربەی کات ئەگەر بە شەوانەیەکی تا ڕادێک قورستر هەبێت لە وانەکانی تر ئەم وانانە ئیزن لە مامۆستاکە وەربگرێت و وانەکانی تر بڵێن ئەمە زەڕورترە یاخود گرنگی ترە بۆ خوێندکار لێی فێر بێ. لە ئێستا تا چ ڕادێ گرنگی بەوانەی هونەر ئەدرێت لە خوێندنگەکانە و کارکراوە بۆ ئەوەی کە ئەم گرنگیە زیاتر و زیاتر بکرێت لە داهاتووە. بێگومان قسەکەی تۆ تا ساڵانی پێشووتر ئەوە کراوە واتە پێش ئەم کۆرۆنا و ئەوانە کەوا هەندێک بایکۆت و دەوام و کۆمەڵێک گیر و گرفت هەمومان نزانی کە هاتە بەردەم سیستەمی پەروەردە. پار ساڵ چەند مانگێک ئەوە بۆ خوێندن داخراوانە دواتر کە دەستکرایەوە بە خوێندن بێگومان هونەر و وەرزش سیستێکی پێوە دیار بوو نە ئەخوێنرا بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ وانەی هونەر و وەرزش گرنگێکی زۆر باشی پێدراوە. مامۆستایانی هونەروانەکانی خۆیان ئەڵێنەوە تەنها فیستیڤاڵەکان تا ئێستا وەستا بوو بەڵام لەمە و بەدواوە ئیشەڵا بە خۆشحاڵیەوە ئەتوانین جارخوێنکار وانەی هونەر ئەخوێنێ لە هەفتەیەکە دوو بە شەوانی هونەری هەیە. پێم وابێ مامۆستای هونەر ئەگەر مامۆستایەکی کارامە و چالاک بێت ئەو وانەی خۆی نایە بە هیچ وانەیەکی نەزەری و دەرز بە مناڵەکان ئەڵێت بە تەکید وانەی هونەر ئێستا زۆر باش بەرەو پێش چووە. زۆر دایک و باوک و خێزانەکان ئیتیمان بە مناڵەکانیان ئەدەن لە هەموو ڕوویەکە و لە بواری هونەری شانەوە شێوەکار مۆسیقا بە خۆشحاڵیەوە زۆر باشە چێبەڕێەوە. زۆر باشە. چەند گرنگە وانەی هونەر لە خوێندنگاکان وانەی تری پێپڕ نەکرێتەوە بۆ نمونە بڵێ لەم وانەیە دواکەوتۆ خوێندکارەکە باوانەی هونەر بخینە بریەوە چونکە زانین کە لە ڕۆژەکە 5 وانە خوێندکارێکی بێ ئەو وانەیە هەم ڕێستا ئەم خوێندکارەوە لێکە هانی با بوانەکانی تر چالاکتر بێت توانێت بە شێوەیەکی باش وەرگریکی باش بێت چکە تۆ ئەم هەموو دەرسە بیرکاریە کوردیە ئینگلیزیە لەسەر ئەم مناڵە بێ مامۆستا خۆتان باشترە زان لەوانەیە
زەختێکی زۆر لەسەر مناڵە دروستکە بەڵام تۆ گەروانەیەکی هوەر هەبێت و بتانی میوزیک تیا بێت و بتانی ڕسم دروستکان مناڵە مێشکی فراونترە بێ چەند گرنگە ئەموانەیە نەخرێتە و بریوانەی تر تا چەند ئێوەکو سەرپەرشتیاران گرنگی بەم بابەتایە بێگومان کاکە سەرکۆمە دوو جۆر سەرپەرشتیارمان هەیە سەرپەرشتیاری هوەریمانەیە لە چالاکی قوتابخانەکانەوە دەرەچون بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن و سەرپەرشتیاری پەروەردەی هوەریمان هەیە ئەوانە زیاتر لێکۆڵینەوە لەوە ئەکەن کە ئەو بە شەوانانە بخرێتە لە جەدۆلە ینی کەیدا بلێ و چۆن بێت بێگومان ئەوە بە سیستەمێکی عالەمی ئەگەر یەک دووانەی نەزەری خوێندا پێویستەوانەیەکی هوەریان وەرزش یان مۆسیقا لەگەڵیا بخوێنرێ بۆ ئیسراحەت بە فکر و هزری ئەو مناڵە بۆی ناوەندەکەی خوێندنی لا خۆش بێت ینی لە هەموو شوێنێکە بڕوا بکە ئەم دەستگای کورسات با بڵێن هونەرمەندان ئەیبەن بەڕێوە زۆر لە شوێن و دەستگا و ڕاگەندەکان هونەرمەندان ئەیبەن بەڕێوە کە ئەتوانن ئیشوکارێکی تایبەتە بە زۆر کەس ناکرێ تۆ لە ناوەندی خوێندنە مامۆسای هوەر ئەتوانێت ئەو مەکتەبە لەبەر چای مناڵان و قوتابیان و خوێندکاران زۆر خۆش بکە زۆر بە چێژی کە مامۆسای وەرزش بە هەمان شێوە بە تەکید ئێستا مامۆسای هوەر جوان وانەکەی خۆی ئەبات بەڕێوە و پڕ ناکرێتەوە بەوانەیەکی تری نەزاری ئەگەر پڕش بکرێتەوە ئەوە شتێکی باش نییە بەڕاستی و پێویستەوانی هوەر تقریبا لە ناوەڕاستی بەشەوانەکانی ترابێت لە جەدۆلە کە هەفتەی دوو بەشەوانەیان هەیە نەخرێتە دەرزی کۆتایی و زۆر جار بینیمانە ئێمە بە مناڵی چیتانەیە هوەر وەرزش بڕۆنەوە ئەمە بەڕاستی ئیشی سەرپەرشتیاری پەروەردەی هوەریە کە ئەو بە شەوانانە لەگەڵ بەڕێوەبەری ناوەندە خوێندنەکە ڕێک بکات ئەرکی ئێمە تەنها سەرپەرشتکردنی کار و چالاکیەکانەوە تا تەواوی فستیڤالەکان لە ئەستۆی چالاکی قوتابخانەکان باش مامۆستا بەکر وانەی هوەر کە دانراوە لە خوێندنگەکانات چ بوارێکی هوەر ئەگرێتەوە یعنی جاکراوەتەوە کە لەم ساڵی خوێندنا چی و چی بخوێنرێت جاران لە سەردەمی منات تەنها وێنەمانە کرد لە وانەی هوەرە وە پێم وابێ وانەکەش هەر ناوی وێنە بوو لە ئێستایا گۆڕانکاری هاتۆ بەسەریا یعنی تێکەڵی یەکەیە لە نێوان ئەوەی کە بە شێوازێکی متەنەوع خوێندکارەکان هەموو بوارە جیاوازەکانی هوەر جێ بکرێتەوە لە وانەیە بخوێنن بەڵێ بە تەکید ئێمە تەمەن مامۆسای مۆسیقا پسپۆڕی مۆسیقا تەنها دەرسی مۆسیقا ئەڵێتەوە مامۆستای شێوەکار دەرزی شێوەکاری خۆی ئەڵێتەوە و زۆرێک لە دەرچوانی کۆلێژی هوەر یا پەیمانگای هوەر جوانەکان کاتێک کە دەرزەڵێنەوە تەنها هوەری وێنە کێشانێ ئەمە سیرامیکی تێکەڵەکەن یان کاری پەیکەرسازی تێکەڵەکەن خەت و زەغرەفە گرافیک ئەم جۆرەشتانی هەمووی لەگەڵا ئەڵێنەوە بە تەکید و ئێستا قۆناغی یەکتانۆ مامۆستایانی هوەر ڕێبەرێکیان لەبەردەستە لەسەر ئەو ڕێبەرەکە خۆی ئایا لە هەموو بەشەکانی هوەری شێوەکاری لێرە ئەمێنێتەوە مامۆستایانی شانۆکاکە سەرکۆکە خۆی شانۆکارە مامۆستایانی شانۆمان تۆزێ زەرمەندن لە ناوناوەندەکانی خوێندنە چونکە دەرزێک نییە بە ناوی شانۆ کە بیڵێنەوە ئیشەکەی ئەوان ئیشێکی دەستە جەماعی ئەگەر بوێت تەمەنوانەی هوەری شێوەکاری بۆ ئێمە ئەڵێن و من سپاسیانەکەم ئەگەر مامۆستایەکی شانۆ لە ناوەندێکا بوێت کارێکی شانۆ بکە قورسە کۆمەڵێ تەلەبە هێنێ و دەستە جەماعی و پرۆڤە و بڕۆ زۆری ئەوێ بەڕاستی ئێمە هیلاکیانەکەین کە ساڵانە دوو ئەرکیان لەسەر شانە هەموانەی هوەری شێوەکاری ئەڵێنەوە هەمان کات ئێمەش تۆزێ زەختیان لێکەین گروپێکی شانۆییان بۆ دروست کردوین ئیشەڵا لەم ساڵەوە دەست پێ ئەەکەینەوە ساڵ هەبوو 25 تا 30 تیپی شانۆمان هەبووە 25 تا 30 گروپ و بالیە و ڕقس و سەمەینی مۆسیقیمان هەبووە زائیدەن چەندەها فیستیڤاڵی شێوەکاری ینی تاکە کەس کە بەشی بخورە مامۆستانی شانۆی تۆزە ئێمە هیلاکیانەکەین بەڵام زەختێکی زۆریشان لێ ناکەین لە بەشداریکردنی پێشانگاکان ئێمە زۆری لێ ناکەین پۆستەر و بڵاوکرا و ئەوانەمان بۆ بکات عفو کراون لەوە و هیچ ئەگەر تەقیبش بکرێت دەستمان سوکدا ئەگرین بۆیان بەڵام بە خۆشحاڵیەوە چونکە وانەی هوەری شێوەکاری ئەڵێنەوە ئەبێت بەشداری هاوبەشی ساڵانە بکەن بەشداری هاوبەشی ساڵانش لە نێوان مامۆستا و مناڵەکەیە ئەکرێواتە ئەو مناڵەکە ئیشێکی کردووە مامۆسای هوەرەکە ڕێکوپێکیەکە و لە کارتۆنێکە لە هۆڵەکە ئێمە بە پێی مووقعی جوغرافی سنوورەکان پێشانگاکانیان بۆ بکەینەوە مامۆستا زۆر کات باسی وانەی هوەرەکەین ڕاستە چێژێکە بۆ خوێندکار بەڵام لە هەمان کاتیشە لایەنیشی پەروەردەیشی تایە یعنی ئەم سیستەمە زۆر کات لە وڵاتی ئەڵمانیا زۆر جێبەجێ ئەەکەم بە تایبەتی و مناڵانەی لە قۆناغەکانی سەرەتان وانەی هوەری پێڵێ بەڵام ئەو وانە هوەریە چێژێکی ئاەتێ لە ڕووی ڕنگ و ئەو حەزەی مناڵێتی بەڵام لە پشت وانەکەیەوە باسی ژینگە دۆستیەکە لە پشت وانە
کەەوە باسی ڕێزگرتنەکە لەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەت لە پژوانەکەی و باسیەوەکە چۆن پارێزگاری لەو کە پێداویستیانەی کە ڕۆژانەی خۆتەتە بیکەیت لای ئێمە تا چەند مامۆسای هونەر گرنگی بەم بابەتەش هەیە چکە بۆ خۆشی لە خۆیان هەم لە دوو ڕێگایە هەم چێژەکەی هەیتێ هەم پەروەردەشیەکەیت بێگومان ئەوە ئەکوێتە سەر مامۆستای هونەر بەڵام ئێمە زۆر لە ئیش و کار و چالاکیەکانیانە بەڕاستی ئەوە ئەبینین کە چونکە ئێمە سەرپەرشتی فیستیڤاڵەکانەکەن لە ناوەندەکانی خوێندنە بێگومان ئەو ئیش و کاری کە ئەیکەن ئەبێت پەروەردەیی بێت ئەبێ باز لە خۆشەویستی نیشتیمان و ژینگە و ئەو شتانە بکە بەڕاستی ئێمە هەر لە مامۆساکانیشمان وا ڕاهێناوە بۆ نمونە مامۆسانی شێوەکار کاتە پێشانگای پۆستەریان پێ ئەەکەین کۆمەڵێ بابە دەخینە بەردەستیان لەسەر ژینگە لەسەر مافی مناڵ لەسەر مافی ژنان لەسەر مەسەلەن نەهێشتنی تاوانەکان مەسەن جگەرە کێشان مادە هۆشبەرەکان کۆمەڵێ شتیان ئەخینە بەردەست لەوانە خۆیانی کێک هەڵ ئەبژێرن و ئیشی لەسەرەکەن بەڵام ئیشەکە هەمووی ئەبێ پەروەردەی بێت چونکە بە لەناو پەروەردەی ئیژەکەین تەنانەت بە بەشێکمانێ بەشی شەعر و پەخشان کاتێک کە ئەو مناڵە بەشداری ئەکا بە لە فیستیڤاڵە تەمەەن تاسە 6 نامیلکەمان بۆ دەرکردن 6 کتێب کە نزیکەی 100 مناڵێک هەموو جارە بەشداری ئەکا بە وێنەی خۆی ئەو شاعری کە ئەشی نووسێ بێشتێکی پەروەردەیی بێت ینی ئەمە لەگەڵ چەند شاعرێکی مناڵە تاوتوێ ئەەکەین ئەبێ مناڵەکە ئیشێکی پەروەردەیی بکە نابێ بەلای کۆمەڵێ شتی ترا بڕوە مامۆسایانی هونەریش ئێستا بەڕاستی زۆر چاوکراون زۆر معلوماتی باش ئەهێنن بۆ قوتابی خوێندکارەکانیان ئێمە لە فیستیڤاڵەکانە بەڕاستی ڕنگدانەوەی ئەوە زۆر بەباشی ئەبینین کادری زۆر باشمانەیە مامۆسای زۆر بەتوانامانەیە بەڵام بارودۆخ و زروفەکە وای کردووە کە ئەوە چەند ساڵێکە پاشەکشەمان کردووە لەو کار و چالاکی و فیستیڤاڵانە باشە مامۆستا بەکرد بەنیاز هەن کە گرنگێکی تەواو بۆ چالاکیانە بدەنەوە کە پەیوەندی با خوێندنگەکانەوەیە چونکە ڕەنگە بەدەر لەوەی کە خوێنکار تا ڕادەیەکی باش پشوویەکە بۆ مێشکی خوێنکار ڕەنگە تێکەڵیەک لە نێو خوێندنگەکانی تر و کارە دەستیەکان و وێنەکان و ڕەنگە ئەمە زیاتر وا لەو خوێنکارانە بکە بە تایبەت کە بەهرە و توانایەکی دیاریکراویان هەیە زیاتر پاڵنەر بێ بۆیان زیاتر خۆیان هەوڵ بدەن لەلای خۆیانەوە کە گرنگی بۆ توانایی خۆیان بدەن کە هەیەە لە بەرنامەتانە هەیە کە ئەمە زیاد کرێتەوە چالاکیەکان ببێت بە بەشێکی سەرەکی چۆن خوێندنەکە گرنگی پێ ئەدرێ بە هەمان شێوەش گرنگی بە چالاکی قوتابخانەکان بدرێت بێگومان ئێمە ڕۆژی پێنجشەمە بەڕێز مامۆستا کرد سەردانی چالاکی قوتابخانەکانی کرد باسی ئەو فیستیڤاڵ و کار و چالاکی و گرنگیەمان کرد کە لە ناوەندەکانی خوێندنە بەڕاستی چەند زەرورە ئێستا فەڕاغێک دروست بووە کە ئەو کار و چالاکی و فیستیڤاڵانی تیان ناکرێ بە خۆشحاڵیەوە هەر ڕۆژی پێنجشەمە ئاگاداری کردمەوە کە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە وتوێژی کردووە کە لە چەند ڕۆژی داهاتووە ئێمە بە کتابێک ئاگادار ئەکرینەوە چونکە هەر بە کتابێک هەموو کار و چالاکیەکان لە ناو ناوەندەکانی خوێندنە هەڵپەسێرابوو ئێمە دەست ئەەکەینەوە بە پلان و کار و چالاکیەکانی خۆمان بێگومان ئاڵوگۆڕێکی زۆر باشی هونەری دروزە بێ ئێمە بەپی موقعی جغرافی ئەگەر لە هۆڵێکە لە سنووریەکە تەمەەن سنووری پەروەردەی ڕۆژاوی خۆمان ئێمە دابش کردووە بەسەر چەند موقعەکە بەپێی گروپات بۆ نمونە 15 قوتابخانە تۆ لە هۆڵێکی گەورە پێشانگای بۆ ئەەکەیتەوە مناڵی ئەو 15 مەکتەبەیەت کە هەر یەکەی لە شێواز و بیئەیەک و گەڕەکێک و ناوەندێکی خوێندنەوەیەت کە ئیشی یەکتر ئەبینن بەڕاستی ئاڵوگۆڕێکی هونەری دروزە بێن نەک هەر بۆ مناڵەکە بەڵکو بۆ مامۆستاکەژی استیفادە لە کار و چالاکی یەکترێکن کە سەرپەرشتی ئەو فیستیڤاڵیان کردووە بەڵێ بە تەکید زۆر ئاڵوگۆڕێکی هونەری زۆر باش ڕوئەیە چونکە هونەر بەڕاستی ئەبێ لە کاتێکە بۆ کاتێکی تر بگۆڕێ ئێستا ئێمە 3-4 ساڵان پێش کە کار و چالاکی و فیستیڤاڵمان کردووە ئەبێ ئەم ساڵ کە دەست پێ بکەینەوە بە شێوازێکی تازەتر چونکە هونەر خۆی ئەبێ ئیبداعی پێ بکەیت تازەگەری بێنی تکایەوە گۆڕانکاری پێ بکەیت ئەگەر وانە بێ هونەر بوەستێت شتێکی زۆر خراپە باش مامۆستا ساڵان باباسێکی ئەوشکەین کە خۆمان تەلەبە بووین پێشبڕکێ هەبوو لە نێوان خوێندنگاکانە بەدەر لە سیستەمی خوێندنەکە ساڵانە لە ڕووی وەرزشەوە پێشبڕکێیەکی وەرزشی هەبوو ئەو مامۆستای وەرزش لەگەڵ خوێندنگاکانی کەیاکە جەوێکی دروستەکرەوە خوێندکارە چی ناکرد کە ساڵەکەی چۆن خوێندن بەڕێبە چالاکی هونەرەکانە بوو کە لە یاریگای سلێمانی خوێندنگاکانە میکۆبوونەوە هەر خوێندنگا و ڕەمزێک جلێکی بەکرد بە ڕەمزی خۆی و ئاڵایەکی بۆ خۆی هەڵەکرد و چالاکیەکانی خۆیە کرد بە کچان و بە کوڕانیشەوە هەڵتان نەیەوە ئێوە جارێکی تر لەسەر ئەم بابەتانە قسە بکەنەوە ئەم چالاکیانە گرنگی پێ بدرێتەوە بتوانین ئەو پێشبڕکێ هونەری و جوانی خوێندن جارێکی تر لە نێو خوێندنگاکانە دەست پێ بکاتەوە
بێگومان ئێمەش هەروەک چالاکی وەرزشی ئەو جم و جوڵە و منافەسەیەمان هەیە بەڵام ئەوان لە مەسەلەن لە مەلعەبێکی گەورەیە ئەیکەن ئێمە لە هۆڵێک ئایکەن بێگومان ئەو منافەسەیە لە نێوان ئەو تیپانی کە ئێمە هەڵیان نەبژێرین بۆ کاری شانۆ چەندین تیپ لە هۆڵی مامۆساوی لە میوحەنا لە هۆڵی تەوار لە هۆڵی کۆمەڵی هونەر جوانەکان ئێمە ساڵانە 20 بۆ 25 تیپ کە هەڵەبژێرین مامۆسایانی شانۆ ئەنجامی ئەدەن ئێمە هەڵسەنگاندن و تەقیم ئەەکەین بەڵام بۆ قوتابی خوێندکار ناتەنها بۆ مامۆستاکەی چونکە ئێمە بە هیچ شێوە ئیش و کاری قوتابی خوێندکار و مناڵ تەقیم ناکەین چونکە هەچیە بکەن هەر پڕە لە جوانی و پاکی و بەراعەت بەزەمە مامۆسای هونەرەکە تەقیمەکەین بێگومان و منافەسەیە هەیە مامۆسای زۆر باشمانەیە کە پلەی نایە بهێنێ دواتر ئێمە توانین ڕێز و سوپاسێکی بۆ بکەین هەیە پلەی باشەیەنێ هەیە زۆر باشە ئێمە پێشەوە لە کۆبوونەوەی ئەو سیستەمیان بۆ ڕوونەکەینەوە کە ئەو منافەسەیە ئەگەر نەبێت لە هەموو ژیاناوایە ئیشەکە چەقبەست و ئەبێ و هەوڵی بۆ نایەن یان ئیشێکی کاڵ و کرج ئەهێنن بەڵام بە خۆشحاڵی ئەو تەقیمە هەیە لەلایەن لیژنەیەکی پسپۆر ئێمە ساڵانە لیژنەیەکی سێ کەسی دروزەکەین بۆ هەر یەک لە ئیشوکاری شانۆ شێوەکار مۆسیقا شعر و پەخشان تەقیمێکی زۆر باشی ئەکەن و هەم بە بڕوانامەیەکی ڕێزلێنان هەم بە شکر و تەقدیرێک ئێمە سپاسی مامۆستایانی خۆمانەکەین مامۆستا بەکرد ئەو خوێندکارانی کە لە قۆناغەکانی خوێندنان لە خوێندنگەکانە لەلایەن مامۆستاکانی هونەر لەلایەنی خوێندنگەکەەوە وایان لێ کراوە کە ئەگەر لە بابەتێکی دیاریکرا و لە هونەرە خۆی حەزێکی هەبێت توانایەکی هەبێ ئەم بابەتەی هێندە لەلا گەورە بکرێت لە مێشکیا ئەوە دروست ببێت کە دواتریش خوێندنی تەواو کرد حەز بکە هەر لە هەمان بابەتە چڕ ببێتەوە لە بنمونە ئەگەر حەزی لە میوزیک بێ حەز بکە دواتر ببێ بە میوزیسیانێکی زۆر بەناوبانگ ئەگەر حەزی لە وێنەکردن ببێ بە شێوەکارێکی بەناوبانگ لەلایەن مەکتەب و مامۆستاکانەوە هەوڵ درراوە کە ئەم حەزە لە لای خوێندکارەکان دروست کرێ بە تایبەت ئەوانەی توانایەکی دیاریکراویان هەیە بە تاکید ئێمە لە ڕێی مامۆسایانی هونەرەوە ئەو خوێندکارە بەهرەمەندانە لە هەموو بوارەکانی شانۆ هونەر و مۆسیقا و شێوەکار دەستنیشانەکرێت لەلایەن مامۆسای هونەرەوە ئێمە ئەتوانی زیاتر هاوکاریان بکەین بە مواد بە ڕێنمایی بە زۆر شت بێگومان چەندین خوێندکارمان نردوتە پەیمانگای هونەرە جوانەکانیان کۆلێژی هونەر ئەوە بەڕاستی ئەرکی ئێمەش و مامۆستایانی هونەرە چونکە ئەرکی ئێمە دۆزینەوەی بەهرە شاراوەکانی ناو قوتابیان و خوێندکاران و مناڵانە و برەو پێدانێتی بەرەو کۆلێژی هونەریان پەیمانگای هونەر جوانەکان ئێمە لەگەڵ یا ئەڕۆین ئەگەر خۆی حەز بکا بەڵام ئێمە لە گروپی مۆسیقاکەمانە تەلەبێتیا بۆ عازفکەمانێکی زۆر باش بە بەڵام دەرەجێکی زۆر باشی هێناوە چۆتە طبی ئەسنان تەلەبەمانی ئێستا پارێزەرە و عازفکەمانێکی باشە ئێمە ڕێیان لێ ناگرین تەنها ئەیان خینە سەر ئەو سکەی کە ئەمە بەهرەکەتە ڕێگری ناکەین بەڵام ئیتر لەم وڵاتی ئێمە دەرەجە قیاسە کە دەرەجەی زۆری هێنا ئەبێ بڕاتە شوێنێکی بەرز کە دینە بەڵام لە وڵاتان حەز و ئارەزویان ئەگەر سەدیش بێنێکەوتی ئەچمە پەیمانگای هونەرجوەکانیان کۆلێژی هونەر لە ڕێی حەز و ئارەزۆکەی خۆیەوە برێو بە تواناکانی خۆی ئەدات ئەو کاتە باشتر خۆی بینێتەوە لەو زۆر باشترە بە تاکید باسێکی ناو سنتەری شارمان کرد ئەی ئەو خوێندنگەیانەی کە لە گوندەکانن لە چواردەوری پارێزگای سلێمانی تا چەند گرنگی بۆ خوێندیگانەژراوە کە مامۆسای هونەری هەبێت و وانەی هونەریان هەبێت ئەو خوێندکارانەش بابێ بەش نەبن ئێمە وەکو سنووری خۆمان پەروەردەی ڕۆژاوە من ئەتوانم قسەی لەسەر بکەم سنووری دۆڵە ڕوتمان هەیە سنووری بازیان و بڵین ڕاپەڕین و بەکرە جۆ ئاوا هەتا سنووری لای کانی شەیتان و ئەوانە لە سنووری ئێمەیە بە هەموو ئەو گوندانەوە ئێمە ساڵانە هیچ بێ بەشمان نەکردوون ئەوەی بۆ ناو شارمان کردووە بۆ دەرەوەی شاریشمان کردووە لە هەموو هونەرەکانە بەشداریان کردووە هیچ مناڵێکمان فەرامۆژ نەکردووە لە سلێمانی چیمان کردبێت لەوێش کردومانە و ئەگە کۆبنەوەی لەگەڵ مامۆسایەکی هونەر کرابێت لە ناوشار ئەوانشمان هەر بانگێش کردو هیچ فەرق و جیاوازی نییە لە سنووری پەروەردەی ڕۆژاوای ئێمە دەستەکانتان خۆش بێ بێگومانە کارێکی زۆر گرنگە کە بە هەمان شێوەی ناو شارەکان گرنگی با دەوروبەری شارەکانیش بدەن دەستەکانە خۆش بە سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت جارێکی کە سوپاسیەوەکەن بە هیوای سەرکەوتن دەست بەخێر بێت